پاکێتیدا ئەبێ یەکەم بین ئازیزان و خۆشەویستان، گاڵتەمان پێ نەیە شتەکان بە گاڵتەی وەرنەگرین، چونکە دینەکەی من و تۆ فێری کردووین 150 پاکێتیە. ئەگەر من و تۆ گاڵتە بکەین بە پاکێتی و بە هەندێشت ئەبێ خەڵکی تر چی بڵێ. ئەمە گرینگە ئێمە لەم ڕوانگەوە ئێمە قسە بکەین. ئینسان چەنێ خۆی بپارێزێ باشە، بەڵام پاراستنێک بتۆقێ ئەمە خراپە. پاراستن زۆر چاکە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرا هەیەتە خزمەتی وشترەکەی نەبەستەوە ڕۆیشت بۆ لای، وتی ئەوەی وشترەکەی چی لێ کرد؟ وتی ئەوە دامە دەستی خوا. وتی نەبی بەسەوە ئەمجا خۆت تەسلیمی خوا بکرد. کەواتە ئەمە فێرمانەکە ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئەسبابەکان بەکاربێنین پاش ئەوەشی خۆمان تەسلیمی خوا بکەین. کابرای هاتە خزمەتی پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم، حەدیثەکە موسلیمە، بریا ناکەم هەمووی بخوێنمەوە چونکە حەز ناکەم کاتەکە بڕوات. هات بۆی بەیعەت بدا بە پێغەمبەر، پیاوان بەیعەتیان بدایە بە پێغەمبەر، دەستیان دەخستە ناو دەستی، وتیان ئەی پێغەمبەری خوا ئەم پیاوە نەخۆشی هەیە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم دەی با بەیعەتم لێ وەرگرت، لە دوورەوە پێی فەرموون با نێت با بڕواتەوە. ئێستا لە کاتی من و تۆدا مەدام مەترسی هەیە، مەدام مەترسی هەیە ئازیزان و خۆشەویستان، ئەم قسەی کە من دەیکەم شەرت نییە هەمووتان بڕواتان پێ بێت، کە زۆری نەمان هەیە بڕوای پێی نییە بە مەترسیەکی ئێستا من و تۆی کە هەندێک شێ بڕوای پێنی هەندێک شێتیایەتی، بەڵام تۆ بڵێ هەر نییە ئەمە مەحاڵە، چونکە هەیە لە دنیادا هەموو وڵاتەکان ئەناڵێنێ بەدەستیەوە، ئیتر خوا کردێتی لای ئێمە ئاسانە و سووکە، دەرکی پێ ناکەین، ئەوش میهرەبانی خوایە. بەڵام لەگەڵ ئەمەشدا ئەبێ ئێمە من و تۆ خۆمان بپارێزین. ئەگەر خۆمان بپارێزین هیچ زەرەر ناکەین، ئەگەر نەخۆشیەکە هەبێ هەر زەرەر ناکەین، ئەگەر نەخۆشیەکەش نەبێ هەر زەرەر ناکەین، کەواتە ئێمە هیچ زەرەرمان نەکرد. بەڵام ئەگەر خۆمان نەپاراست، ئەگەر نەخۆشیەکە 150 وتمان نییە، ئەگەر 50 ئەگەر هەبوو زەرەر دەکەین. ئێمە وڵاتێکین، وڵاتەکەمان